ئەم کاتتان باش بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوی ما بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتی سان پێشکەش. هیوادارم لە هەر کوێهان ساق و سڵامەت بن و هەروەکو خۆتان ئیرادەتان کردووە نەچنە پای هەڵبژاردنی مەزحەکەی هەڵبژاردننی بە ئیسلاح انتخاباتی جمهوری ئیسلامی. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێ عەبدوڵڵا دارابی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتی قسە و باسەکەین سەبارەت بە خاستی خەڵک کە خاستێکی بەرهەق و ڕەوا و سەراسەری و یەکدەنگە بۆ سەرنگووری جمهوری ئیسلامی. پێشەوەی پرسیارەکانم ئاراست بکەم بۆی ئیتمینان پەیدا بکەم لە دەنگ هاوڕێ عەبدوڵڵا دارابی گردەنگی منەبیسی زۆر خۆش هاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سڵاو بۆ تۆ بۆ هەموو بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆش. هاوڕێ عەبدوڵڵای دارابی، هەروەکو بۆ خۆت ئاگاداری ئەمڕۆی مەکە قساکەی و بەرنامەکە بەیانی بڵاوە بێتەوە بە ئیسلاح بەیانی یا هەر ئەوڕۆیە وابزانم هەڵبژاردننی بەڵێ هەر ئەوڕۆدا، وەلی بەرنامەکەی مەچون بەیانی بڵاوە بێتەوە. ئێمە قسەباسەکانمان لە ئەوڕۆدا کە هەڵبژاردننی 12مین دەورەی مەجلیسی شورای ئیسلامی و 6مین دەورەی انتخاباتی مەجلیسی بە ئیسلاح خۆبرەگانی جمهوری ئیسلامیە. هەروەکو لە زەریانە و خەڵکیش هەموو ئاگادارن ئەکسەریەتی قاتە تا ئەو زۆرەی بە ئاماری ڕەسمی و سەخت شودا 77% خەڵکی کۆمەلگای ئێران لەم هەڵبژاردن و مەزحەکە جمهوری ئیسلامیە بەشدار نابن. حتمەن ئامارەکە و دەرفەتی ڕێینەدان و نەچوونە پای بە ئیسلاح سندوقەکانی ڕێی جمهوری ئیسلامی لەم 77%ش زیاترە و ئەمە بەمانایەوەیەدی واقعەن بە کردەوە، بە ئێتراز، بە مبارزە، بە خیابان، بە شەقام، بە کارگا، بە هەموو جۆرە نیشانیان داوە کە خاستی سەرنگوونی جمهوری ئیسلامیە. بە نەزەری ئێوە ئەم فاکتۆرانە، ئەم ئێتراز و مبارزاتە عاملی ئەسلی ئەم تەغییر و تەحولە سیاسی و ئەم نەیە گەورە بە جمهوری ئیسلامیە تۆ چۆن یەبینی و ئەگەڕێتەوە بۆ کوێ؟ بەڵێ زۆر سپاس هەروەکو خۆی شارۆ پێ کرد. باسی ئەمڕۆمان ئاساسەن لەسەر ئەوەیە کەم ئاڕۆگۆڕە وەکو خۆی شارۆ پێ کرد کە پێکاتەوە ئەمڕۆ لە انتخاباتی ئەم جارا وەکو جارێکی نمونە، وەکو جارێکە تایسە بەم شکڵە وجودی نەبووە. تۆ ئیشارەی پێەکەی حقیقەتەوەیە کە ئەمە مەحسوولی هینە، مەحسوولی تەلاشێکی یەکجا زۆرە، نەک 45 ساڵ، بەڵکو جنبشێکە ڕژیمی جمهوری ئیسلامی سەرنگون کرد و ما قبلەکەی ئەویش یعنی ئەتوانم بڵێم یەک قەرنی تەواو خەڵک لە ئێرانە تەلاشیەوەیە کە خۆی لە ژێر دەسەڵات و حاکمیەتی ڕەشی هەم میلیگراکان و هەم ئیسلامیەکان کە هەردووکیان لە تووری ئەم 2 ساڵات بۆ پەڕی وەحشیگەری و هەوڵیان داوە کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش، خەڵکی ئازادی خوا، خەڵکێکە واقعان خوازیاری ئازادی و بەرابەری و ڕووفا و خۆشبەختیە ژیانێکی خۆشی ئەوێت نەجاتی بێ بەدەستمانەوە. ئەمە مەحسوولی ئەوەڵین مەحسوولی ئەو بوو کە 57 بەئاخرە نەسڵی ئەو دەورە هەڵسا و ئەم ڕژیمەی ڕووخان و بە شوێنیا ئێمە وەکو ئەوەڵین کەسان لە ئێرانە کۆمۆنیستەکان مەبەستمە. کۆمۆنیستەکان ئەوەڵین کەسانی بوون کە هێشتا حکوومەت ڕەهبەرەکەیان بردبوو لە فەڕەنسەدایان نابوو. ئێمە ئەو کاتەوتمان ئەمە هیچ ڕەبتێکی بە خەڵکی ئێرانەوە نییە. ئەمە ئەسڵەن لەگە ژیانی خەڵک و گوزەرانی خەڵکە براخەری یەک ناکە. لەو کاتەوە تاوەکو ئیسە کە ئیسە ئەی بینین بە شێوەیەکی تری، چون دنیای ئەمڕۆ نظامێکی سەتاسەری سەرمایەداریە، گلۆبالیزم تا ئەوجی قۆدەت چۆتە پێشەوە، بەراخەرە دەورەیەکی ترە. ئەم جنبشە کە لەو کاتەوە خەریکە بەلاخەرە ئیسە بەڕاهبەری تەبەقەی کارگەر هەروواکە ڕژیمی پاشایەتی ڕووخان ئیسش هاتۆتە شەقام، هاتۆتە مەیدان 45 ساڵە لەگەڵ ڕژیمێکی هار وەحشی کە هیچ پەیوەندێکی سیاسی، اقتصادی و هەروەها ئیدۆلۆژیکی فکری نییە لەگەل ئەم خەڵکە. هین بووە دەستەویەخە بۆ خەڵک وردە بە قوربانیدانێکی یەکجار زۆر بە نازانم بڵێم چێن نەگیراوە یا چ کەسانێک قەوم و کەسیان
هاتوچوی زندانی نەکردووە و دەستگیر نەکراوە یا خۆ نەکوژیاوە ئەوە بەجێگەی خۆی وەناخەدەوە گەیشتەوە کە ئیساڵێن ئێمە ڕژیمی جمهوری ئیسلامیمان ناوێت ئەمڕۆ مۆزوع انتخابات نیە ئەسڵ ئەڵێن ئەم ڕژیمەمان ناوێت لە تەدارکی ئەوان کە واقعان ئەم پەردە ڕەشە لەسەر ژیانی خۆیان لەسەر گوزەرانی خۆیان لابن وە خۆیان بێن دەسەڵات بگرن بەدەستەوە بۆیە وەختی ئەمیان ناوێت نایانەوێت سەناریۆیەکی ڕەش وەکو دەورەی 57 کە ڕژیمیشیان ڕوخان بۆ ئازادی و بەرابەری و خۆشببختی دیسان بە ڕوخانی جمهوری ئیسلامی پەردەیە ڕەشتن لە میش بێت و ئەم خەڵکێنکە ئەمە قەزێسەکە زۆر سپاسەوەی کە چ ڕژیمێکیانەوێت دیارە بادەم ئەو خەڵکە هۆشیارە تاعینیەکەن کە 40 ساڵ 50 ساڵی تر ئەم بەدبەختیانە دووچاریان نەبێتەوە زۆر سپاس بۆ تەوزیحەکانت پرسیارەکەی منەمە لە ئیدامەی ئەم تەوزیحاتانە کە تۆ بە کورتی ئەم تاریخی زیاتر لە 14 تەوزیدا کە جمهوری ئیسلامی چۆن شکلی کرد و چۆن هات بۆ ئەم تەغییر و تەحول سیاسی کە ئیشارەکرا بە نەزەری ئێوە خەڵک بەم دەرەجە لە ناڕەزایەت و عەدەم شرکەت لەم بە ئیسلاح هەڵبژاردنەی جمهوری ئیسلامی کە بە پێچەوان دەکەی ڕێیان عەمەلەن داوە بەوەی کە جمهوری ئیسلامی دەبێ بڕوات فکرەکەی چه اتفاقی دوای ئەم هەڵبژاردنە فەرزکەن جمهوری ئیسلامی بەو پەڕی تەلاش و حەول و تەقەلا و سەرمایەگوزاریە کە دەیکا بۆەوەی خەڵک بێنێتە پای بەئیسا سندوقەکانی ڕێی تبقی ئەم ئامارانە بێ ماڵێ 20% ئەویش دار و دەستەکانی خۆیانن زۆرتر بڵێن 20% شرکتکەن لە ئینتخاباتە دوای ئەم هەمووە ناڕەزایەتیە پێدوا بێت چه اتفاقێکەوێ کە عەمەلەن ئایا جمهوری ئیسلامی هەروە لە ئەریکەی قودرەتە ئەگرێ و ئەکوژێ و دەمێنێت و ئەگرێ و ئەدام دەکا یان نا خەڵک دەبێ هەنگاوێتر بەحەب جددیتر هەر تەنیاوە نییە کە دەرسەدێک کە ناچنە پای سەندوقەکانی ڕێی وەختی خاستەکەیان سەرنگونی جمهوری ئیسلامیە چ کارێکی جددیە بێ بکەن ئەم جارە صحنەی سیاسەتی ئائیسی ئێران کە تۆ ئشارەی پێەکەی دوو بەشە یەکێکی بەشێکە کە خەڵکی کرێکار و زەحمەتکەش و ژنانی ئازادی خوا گەنجان مامۆستایان بازنەشستەکان و غێرە و زارێک ئەمانە خوازیاری سەرنگونی ڕژیمن بۆەوە کە خۆیان ئەم ڕاپەرچەمی ئازادی و خۆشببختی بەدەست خۆیانەوە بێ بەدەست خۆیانە بێ ئەمە سەحنەیەکە کە بالآخرە بەم حرەکەتە کە ئمڕۆ کردی وتم لە تووری 44 ساڵی ڕابردەوە وێنەی نەبووە یعنی بە معنای ئەوەیە کە هەنگاوێکی یەکجار گەوراتەتە پێشەوە ڕژیمێکی هار کە غێرەس کوشتن و غێری ئەبزاری سەرکوت حیشتێکی تری نەبووە لە تووری ئەم 44 ساڵا بۆ خەڵک لە مەعبوریان کردووە تێپەڕێون ئەمە معنایەوەیە کە ئیدامە ئەمان ئەشنە فازێکی تر فازەکەش بریتێ لە تەدارۆکی خۆ ئامادەکردن بۆ ڕوخانی یەکجاری ڕژیم چیەکە ڕژیم یەک حربەی بووە لە تووری ئەم 44 ساڵە ئەم حربەیشی کوشت و کوشتار بووە ئەنە بە ڕعب و وەحشەت لە جامعە حاکمکردنی ڕعب و وەحشەت لە جامعە لەم 44 ساڵە بە کوشتنی سەدان هەزار نەفەر زەدانیکردنی ملیۆنها ئینسان بەرەخرە برسێتیکردنی خەڵک بە معنای واقعی کەلیمە وانە وای لێکردون کە ئیتر هلاک بن بێ نان و ئاوی بێ خانووی بێبەری بێ هەموو شتێک بالآخرە ئەو ئەم ئەبزارە کەماکان هەر بەکار ئەبان ناچاران ئەبزارێکە کە وەصلە بە ڕژیمەوە بێ ئەم ئەبزارە دوو ڕۆژ پێی ناکرێت بەڵام ئەم ئەبزارەوتم عبور کراوە لێ وە خەڵک نەترسانە بە ڕژیمە هارە بەم ڕژیمە هەراڵێ من تۆم ناوێت لە ساحنەی سیاسەتی ئێرانە ئەبێ مەحفۆبی لاچید و خەڵک جێگە بگرێ ئەم بربەرەکانیەکی تازەیە فازێکی تازەیە مەحسوڵێکی تازەیە کە بەرهەمی شەڕی 44 ساڵەی تەبەقاتی لە بین تەبەقەی کارگەر و زەحمەتکێشە کە ئیستا خۆی لەم جنبشی بزوتنەوەی سەرنگونیە تعریف و ماناکات یەکێکی ئەوەیش کە ڕژیم بە ئەبزارەکەی خۆی ئیدامە ئەم کەشمە تا ئەو ڕۆژە کە جمهوری ئیسلامی لە ئەریکەی قودرەتێتە خوارۆ ئیدامەیە بێ بەڵام نەوەکو جاران بۆچی بۆ جاران نە ئەلئان ژنی ناوێت تا ڕژیم هاوارکەوە بێ بێلاخەرە تەناسب قوا ئەو نەگۆڕیاوە کە ژن ئەو خواستەی کە مەسەلەی یەکێ لە خواستەکانی کە مەسەلەی حیجاب بوو بێلاخەرە فەتحی کردووە هاتووە بە دەستیەوە و بە هیچ شێوەیە عەقب نشینی ناکات دووەم ئەوە کە خەڵک بە عام بۆ یاڵێم عام مەبەستمەوە ئەکسەرێتی قاتعی خەڵکی ئێران مەبەستمە ئەوەی کە واقعاً دڵی لای ئازادی و بەرابەری و ڕەهایی و ڕزگاری و خۆشبەختیە نەک ئەوەی کە دڵی لای نظامی سەرمایەداری و مرتجعەکان ئەمانەش بۆ خۆیان جوان متەوەجێ ئەم قەزیە بوون چون ئەمڕا
علی خامنەئی وەکو ڕاهبەری ئەم بزوتنەوە ئیسلامیە تەلاش نەمان نیکا بۆ ئەوە کە سەرنجی خەڕاکێشێت بلەخەرە بێنێ هەڕەشەی کرد ئلەی کرد بلەی کرد سەرانی دیکە قەزیەکە ئەوەیە کە شەڕەکە هەلەویا کە بۆ منتان داوێت شەڕەکە تەنیا لەوانە کە بۆ نایەن بێن دیارە عکسەکانی گەرەکەت بۆ نیشانی من لەسەد حیجانە کە تەسویرەکانی نیشانمە کە ئەم ڕژیمەی ڕژیمێکی خەڵکیە وەگەرنە ئەمەلەن دو فاکتۆ الآن خەڵک لەلایەکە و ڕژیم لەلایەکە خەریکە حکومڕەواییەکە لە ئێرانە ئەم ئاڵۆگۆڕە ئوتم ئاڵۆگۆڕێکی فوق العادة عزيمة دەستکەوتێکی فوق العادة عزيمة وخەڵکێکن نەتەسلیمی فەقر بوون نەتەسلیمی فەلاکەت بوون نەتەسلیمی کوشتن بوون نەتەسلیمی ئەعدامکردن و سەنگسارکردن و غێرە تا تەسیرەوە قەراریان نەگرت خۆیشیان ئەزانن هەر گەڕەک و مەحەل و شارێکە بڕۆی هەزاران مزگەوتیان تیا دروست کردووە بالاخره مزگەوتیان بردە دانیشگاکان بردویانتە مەدارس بردویانتە هەموو شوێنەکان سێبەری ڕەشی کوشتاریان لە هەموو کوچە و کۆڵانەکان بڵاوەکە بەڵام خەڵک بەمانە گویان ناوە عبوریان نەکرد ئەم خەڵکە لەگەڵ ڕژیمێکە کە کەم وێنەیە و ئەم ڕژیمەش تاوەکو ئیسا پراگماتیسمی غەربی و دووەری غەرب و ئەمریکا حەفزیان کردووە بۆ ئەوە کەواقعە ئەم اتفاقە گەورە ڕوو نەدا لە منتەقە چون منتەقەی خاوەریانە منتەقەیەکی بوحرانیە منتەقەیەکی کانونێکی فوق عادەت داخە و سەروەتی عەزیمیتی هەیە بۆ نظامی سەرمایەداری زۆر زۆر مهمە ئەترسنەوە ئەم خەڵکە بەم خواستەوە یعنی خواستی سەرنگونی ئینقلابی بە معنای ئەوەیە کە خەڵک سەرنگونیەکە معنای ئەوەیە کە هیچ دەستێکی تر لە عاسمان و لە غەیب بۆ نایە خۆی ئەیکا بۆ ئامانجەکەی خۆی ئەمە مەسەلەیەکە کە من حتما دواتر ئەگەر بپرسی من زۆر سپاس دیارە ئیشارە کرد بە وڵاتانی غەربی و لە ڕاستی ئەمریکا دیارە قازانجی ئەوان لە حفزی ئەم جۆرە حکوومەتانە وەک جمهوری ئیسلامیان هیچ ڕەبتیان بە خەڵکی ئازادی خواست و بەرابەری تەڵەب نییە دەرنەتیجە بۆیان مهمە کە جمهوری ئیسلامی لە قودرەتا بمێنێتەوە هەورە وڵاتان عەرەبی ئەگەر بگەڕێنەوە بۆ دواترەوە تەقریبەن 24 ساڵ 25 ساڵ پێشتر کە دەورانی خاتەمی بوو تا دێ بۆ ئەملاوە ئەو دەورانە خاتەمی دیارە لە چەند یەک دەهای ئەوەڵ یا 15 ساڵی ئەوەڵ بە شەڕی ئێران و عێراق 8 ساڵ شەڕی ئێران و عێراق و بە دوایەوە ئەو هێرش و سەرکوتا هەزاران ئینسانانە کە دەسەدەسای ئەدامەکران جمهوری ئیسلامی توانی ئەم 15 ساڵەی بەئێستا لە قودرەتا زۆر بە باشی و محکەم بمێنێتەوە بەڵام لە دەورانی خاتەمی ئەو دەم هاتە سەرکار بوو ڕێی جمهوری ئێران خۆی کوتی هەر دە ڕۆژدارێک بۆ جمهوری ئیسلامی یەک بۆهران بووە ئەگەر بڕەبینە پێشترەوە لە 1996 بەملاوە ئیدی ئەسەن مەیدان مبارزە فەزا دژ بە جمهوری ئیسلامی گۆڕا لە 96 بەملاوە کە جامعە واردی فازێکی تر بوو دووچاری بۆرانی جدیتر بوو بەخشێک لە حتا موافقین و هاوپیاڵەکانی جمهوری ئیسلامی بوون بە دژی جمهوری ئیسلامی لە جمهوری ئیسلامی یا دەرکران یا خۆیان هاتنە دەرەوە کە بەئێستادایان نەویست ئەم سیاسەتی قەترەچکانیە کە جمهوری ئیسلامی ئیسلاحکەن کە هیچ وەختێ ئیسلاح نەبوو دینە سەر و باسەش و نەیتوانی یەک میلیمتر بتوانێت چ بە لەحاظی سیاسی و چ بە لەحاظی اقتصادی و چ بە لەحاظی ئیدۆلۆژیک و هەم نەیتوانی لەوەی کە نەیتوانی هیچ ئەسڵان قەرار نەبوو تەغییر و تەحولێک بە نەفعی خەڵک جمهوری ئیسلامی سوپاپەکانی شکاتەوە ڕووی نەدا و نەیتوانی لەم رابطەیە ئەم ڕیزشە بۆچی نەیتوانی پێش بەم ڕیزشەی خۆی بگرێت دلیل ئێمە چی بوو؟ دەیلەکەی زۆر ڕۆشنە ڕاستەکەی ڕژیمی جمهوری ئیسلامی ڕژیمێکە کە هەمەلایەنە جژمناتی کردو لەگەڵ خەڵکەوە ئەیکا هەمەلایەنە چۆن هەم لە ئەمری اقتصادا کە مەسلەیەکی بربڕە پشتی حیاتی ژیانی تاکە ئینسان و کولی ئینسانەکانە لایەکی لەباری سیاسی و لایەکی لەباری ئیدۆلۆژیک و فکری و لە هەر سیانەکە یا ڕژیمی جمهوری ئیسلامی هێرشی کردوتە سەر خەڵکی برسی نگایەشتۆ بۆەوە کە تەسلیمیکە هجومی بردووە بۆ بە ناوی اقتصادی ئیسلامی و ساڵها بلەخە خەڵکی لە برسێتی و لە فەقر و تەنگدەستی و نەداریا یەشتۆتەوە ئەدعای کردووە کە من اقتصادی ئیسلامی
جێبەجێکم لە سوتەکە اقتصادی ئیسلامی لە هیچ نوع تەسویر و مناسباتێکی سەرمایه‌داری جیهانیە وجودی نییە پێی وا بووە بە تاقە بە حکومڕانی خۆی لە تاقە کشوەرێکە چون ئەم بزوتنەوە بزوتنەکەی منتەقەیە لە ئەساسا جیهانی نییە جنبشی ئیسلامی سیاسیەکە لە منتەقا لەم بحرانە هەڵساوە بەرەخەرە داوای بەشی خۆیەکە بۆیە ئەو ناتوانێت نەیتوانی جواب باتۆ لە تاقە کشوەرێکە بەناو ئێران کە اقتصادی خۆم فراهەمەکەم و بەرەخەرە خۆیشم و خەڵکەکەیشم بالاخره لسطحی معینه ژیان و جوابتم نیتوانی و اما شکستی خواد هزار یک جای هنای و بردی شکستی خواد بالام یک شد بلیم اوش اوکه تواوی تلاشی ام جناحك تو اشاره بكم ام جناح اصلاح الطلب او بوكا شكارك كا بي وابو كارك الامر اقتصادا كارك بالاخره تعديلي كارك بالاخره الجوريتي تشكوليتي بيك بيري بو طول عمري جمهوريه اسلاميه دريشكا چون حربه اساسی امان جگە لاوەکە لەگەڵ ڕژیمە لە تەواو کشتارەکانە شەریک بوون حربەی فریب زۆرتر بەدەست ئەمانەوە بوون بۆەوە کە وانیشانی بن کە ئیسلاحاتێک پێک دێنن وعدە وعیدە هەزار جار هەر لە خاتەمی و بیگرێتە ئاخرەکەی وعدەیاندا و خەڵک ڕێی زۆریدا بە خاتەمی بۆ ئەوە کە نیشانی بە خاتەمیش حج نییە و عەبوریان کرد لە ویشوار وەکو خۆی شتارە پێکە وە من گەرەکمە ئەمە یەک لەم حوزة جوابي نداو لا أرزاي سياسة أم رژیم ترس و توقان و کشنه هیچ شتێکی دیکەی نییە هیچ شتێکی دیکە بە ئەوەکە کە واقعاً بتوانێت نەزمی سەرمایە ئەمنیەت بۆ سەرمایە جیهانی لە سەطحی ئێرانە فراهەم کا و سەرمایه‌داری ئەمریکایی و ئەوروپایی بێن بالاخره لە ئێرانە سەرمایە گوزاری خوان کە وە ڕەونەقی بن بە سەرمایەکەی خوان بە سەرمایە متەکی بوون بە سەرمایە خودی و کێشوەری و ئەمانە نەتەنیا جوابی نەداوە بەڵکو واقعاً شکستی مەفتەزەحانەی خوارد لە باری ئیدۆلۆژیکە هەزار جار جمهوری ئیسلامی وتی ئێران خەڵکی ئێران ئیسلامیە و ئەم جمهوری ئیسلامیە لە سوورەتێکە ئێمە وەکو کۆمۆنیستەکان پێش هەموو کەسێ ئەم دەنگەمان بەرزۆ کە دوتمان بابە خەڵکی ئێران خەڵکێکن داوای ئازادی و بەرابەری و خۆشبەختی و ڕفاکەن خەڵکێکی ژیرن خەڵکێکی متەمەدنن ڕەبتیان بە ئیسلاما نییە ئیسا متەوەجێ بن خۆیان کە خەڵک لەباری ئیدۆلۆژیکی شۆ دینەکەی و مەزهەبەکەی و ئەعتقاداتەکەی کە غێر درۆ و فریب و فریب نەبێ بۆ ئەوە کە خەڵکی پێ ڕوتێن و هیچ نەبوو ئەمەیشا شکستە گەرەکمە بڵێم کە ئەم ڕژیمە بۆیە نەیتوانی ئەم نیروە حەبسکات و ئەم نیروەکە خودی بوون و لە هەموو شەڕەکانە لەگەلی بوون و لە کوشتاری خەڵکە بەشدار بوون و شەریک بوون و ئیسەیش دڵیان هەر لەلایەتی و تەلاشیان کرد کە ئەم ڕژیمە بە شێوەیە کەمێک بێنی خوارە لە گۆشەیەک یا لەباری ئیدۆلۆژیکەوە یا لەباری اقتصادیەکەوە یا لەباری سیاسەکەیەوە بالآخرە نیشانی بن کە ئەکرێت لەگەلیان بژین ئەکرێت لەگەل ئەم ڕژیمە تعادلێ بەرقەرابێ ئەمە ڕووی نەدا بەخاترەوە کە ئەم ڕژیمە هەمەلایەنە قسەی خۆیە کرد دینەکەی وەکو دینی 1400 ساڵەوە پێش بەو ئەحکامانەوە قبولی نەیەکرد کە ژن ڕووسەری بێ وەکو تەوقێکی سیاسی کردی ملی و خەڵکیش وەکو ژنانە نێو شەقام بەرەخەرە لەگەل هەموو پیاوانی ئازادی خوازە توانیان ئەمە حربە درۆین و زدی ئینسانی و زدی ژنە بالآخرە ئابۆشەوە پێ بکەن کە خەڵکی جیهانە لەعەن نازرە و ئەزانێت کە واقعاً اتفاقە چەندێ مهمە هەتا لە سەطحی دنیاشە ئەم شتە دەنیاوەسە بۆیە من گەرەکمەوە بڵێم کە لە هیچ کام لەمانە لە هیچ کام لەم هێرشانە هێرشی اقتصادی سیاسی ئیدۆلۆژیکە ڕژیم کردی بۆ سەر خەڵک نەتەنیا تعدیل نەبوو نەتەنیا ئیسلاح نەبوو نەتەنیا ملی نەدا بەڵکو شکستی خوارد و خەڵک جوابی شکستکان دەڕۆ ئەمە ئەگەر ناوێنێ ریزش وە وەکو خۆش ئیشارە پێکیشم بەشێکی زۆر دەرکراوە بەشێکی زۆریش قابل تەحمل نەبوو دەرکراوە بەشێکیشی بەرەخەر مەتۆچی بۆ من ناکرێ بۆیە ئێمە ئەو پەرچەمە بەدەست ئێمەوە بووە کە وتومانە ئیسلاحات لە جمهوری ئیسلامیە غیر ممکنە استدلالی اقتصادیمان کردووە استدلالی سیاسیمان کردووە استدلالی فەرهەنگی و فکریشمان کردووە و جوابەکانیشمان مشخصە ئەگەر چی ئەنوا و ئەقسام لە ئەحزاب و جەرایەتی سیاسی بەڕۆشتنی ئزعانی پێ ناکرد بەڵام تەواو ئەو تەفەکوراتە کە ئێمە
وتومانە ڕژیم جمهوری ئیسلام خەڵکی ئێران خەڵکی ئازادی خواز و بەرابەری ڕەبتیان نییە بە جمهوری ئیسلامی و ئەزعانی پێ ناکەم بەڵام حقیقەتی بۆ کەمە و تومانە و ئێمە الان وەختت ماشای خۆمانەکەین پێ خۆشحاڵین بە وەکو جنبشێکە هەم لە سەرنگونی ڕژیمی پاشایەتی ئەمە بەلاخەرە تەلاشی خۆمان کردەوە افتخاری پێەکەین هەم یەکێکیش واقعان لەواکە نەتەنیا عقب نشینیمان نەکرد بەڵکو پەرەمان داوە بەم واقعەت لە ئێرانە کە جمهوری ئیسلامی مەربوود نییە بە خەڵکی ئێران بالاخره سەربەرزین بۆیە من وازانم ئەم شکست بۆتە بەعیزەوە کە یەک نەتەنیا هیچ نیرویەکی وەفاداری وابەستە بەخۆی نەتوانێ حسکات لەلایەکۆ خەڵک ئیستە بە ئاشکرا ئەبینی کە هاوارەکەن تۆمان ناوێ ئەمە سەرنگونی تۆ نەتوانێن نەفەسی تازە لە ژیانی ئێمە فراهم بکەن زۆر سپاس بۆ تەوزەکانت هاوڕا ڕێگەڕابی لە تەیەم 44 ساڵەدا ببورن ئێمە و خەڵکی ئەو کۆمەلگا زۆر بەباشی بەسایبە خەڵکی ئەو کۆمەلگا دەزانن جمهوری ئیسلامی چی بەسەرهێناون تەنها ئەوە نەبووە ئێدامی کردوون تەنها ئەوە نەبوو ئازادی لێ سەلبکردوون بەڵشێ ئەم هەمووە هەژاری و نەداری و 1001 بەڵای بەسەرهێناون نیوەی ئەو کۆمەلگا ئەسەن لە بەدترین حاڵەتی ژیانان بەسەرەبەن ئەمە بۆ ئێم حکوومەتەوە بەڵام جمهوری ئیسلامی جیا لەم هەموو وەحشی گەریەکە کردوویە لا یەترۆی دعاکە ئێمە حاکمیەتی ئێمە بوونی ئێمە لە دەسەڵاتە عەلارەغم ئێم هەموو مخالفەت و مبارزەکە خەڵکەکەین لەلایەن خودداوە لەوە سەرچاوە دەگرێ و ئێمە نوێنەرانی ئەو خەڵکەین زۆر باش ئەمە لە نەتیجە ئەزەلی و ئەبەدی دەرنەتیجە ینی مەزوری وەم پەیامەخ بۆ خەڵک بدا 80% 90% ژڕی نادەن ئێمە ئەزەلی و ئەبەدی چون نوێنەری خودای بەڵام سوالەکە زۆر سادەدا ئەم خەڵکە چ با خوددا بن چ بێ خوددا چ تۆ حکوومەتی خوددابی و چ نەبی نانی دەوێ ژیانی دەوێ ئازادی دەوێ وە وڵاتانی دەرەوە هیچ دلیلێکی نییە جوانی لە نەسلی چواردایی ڕابردووە کە لە جمهوری ئیسلامیە بە دنیا هاتوون لەم پرۆپاگەندانی جمهوری ئیسلامی حاڵی نییە دەڵێ منەمەی وەک جوانی فەڕەنسا و ئیتالیا و ئینگلیس و ئەمریکا بژیم هیچ دلیلێکی نییە با خوددامیا با خودداکەی خۆت بۆ خۆت بەهەر سوورەت ئەمە ئیدعایەکە کە جمهوری ئیسلامی کە بە ئیزافەی هەموو فەقر و فەلاکەت و قەتڵ و کوشتار و ئێدامە دەسە جەمیانە کە دەیکاوە تا ئێستا شەرکردوویە لەم بەرزەخە لەم بنبەسەیە ئایا بە معنای پایانی ئەم حماقەتانەی جمهوری ئیسلامی و ئەم ئیدعاانەی نییە کە دەڵێ ئێمە ئەزەلی و ئەبەدین حەسەنی ڕۆحانی چەند ڕۆژ لەوە پێش لەرابطە لەگەڵ ئەم مەسەلەی انتخاباتەیە و ئەم ئاماری 77% کە ناسنەفای هەڵبژاردنەکانی جمهوری ئیسلامی بە ئیسلا کتوویە ئەم ئامارە نیشانەدا پایانی جمهوری ئیسلامیە دانەدانێک کە لە دروستەکانی جمهوری ئیسلامی ئێتراف بماکەن ئایا ئەمە سیگناڵە نییە بۆ ئەو خەڵکە کە واقعان ئەم 70-80% ناڕەزایەتی و نەچوونەپای هەڵبژاردنەکە ئیدی بەئێستا زەنگی پایانی جمهوری ئیسلامی لێ بدەن بەڵێ نکاتە باشە ئیشارە پێکە بە نەزەر من ئێمڕۆی دعاانە نییە وەکو چۆن ئەزعانەکەن لە هەموو زەمینەکانی دیکاش کەسیان خۆتە واقعان نەواکە ئەمانە نوێنەری زەمینی خوان و بالاخرە چون خۆیان نەپشتە خەڵکیشیان نەپشت نەبێهرەمێنەوە ئەمانە قسەی پوچە ئەمانە قسەی واقعی نین و لە عالەمی واقعا خەڵک نیشانیدا کە ئەمانە بەڵام نسبەت ڕەهاتن ئەمانە پایەی سیاسی و اقتصادی و اجتماعی نییە غیر درۆ غیر ئەجحافکردن غیر مەزحەکەکردن واقعا ناتوانن ئیسباتی کەن ئەم شتە چون وتم جمهوری جمهوریەک ئیسلامی کە نەزمی سەرمایەکەی لەگەڵ کولی جیهانە پێکەوە بباتە پێشەوە و تاحتی ناوی ئیسلام نەیەت ئیدعای پڕ و پوچکات و بێژە نەخێر من جیاوازم و کارم بەسەر ئەمانەوە نییە و بەم شێوە سەواوی سەروەتی کۆمەلگا حەپەلوش کات و بیبات و بیخوات و ئەم خەڵکە بەم شێوە ئەمە نیشانیدا کە نەخێر بە نەزەر من پوچە بێمانیە بۆیە من ئەڵێم کە ئەمڕۆ ئیتر ئەم حرەکەتە ئەم ئەقدامەکە کە ئەمڕۆ لە ئێرانە بەرچاو ئەکەوێت لە سەحنەی سیاسەتە جیاوازە بۆ مانا کە ڕژیم ئەبێ دیانی پێ بنێ و دیانی پێناوە خۆی سەرانی
وتەواوی قسە و باسەکانی عەلی خامنەی هەمووی ئەمە نیشانەدا کە واقعاً بێپایە و بێ ئەساسە و شکستی خواردەوە و ئیتر کەی هەڵی پێچن ئەلئان ئیتر سەراغازی ئەو دەورە دەستی پێکردەوە بۆ هەڵپێچانی یەکجاری چوون لە تەواوی ئەو ترس و ڕەشایی و تاریکاییە کە جمهوری ئیسلامی لە تووری 45 ساڵی ڕابردووە پێکی هەنا ئەبوریان کردو چونەتە پێشەوە و ئەم نەمونێنەری خوا کە غێر پڕوپوچ قسەی پڕوپوچ بۆ ئستسمار و چەوسانەوە و خەفەقان و پایەماڵکردنی ئەم سەرۆت و سامانە بوو دانی بە تەرۆریزم لە سەتحی منتقا هیچێکی تر نییە دومیشش ئەوەیە کە گوتم ئەم بزوتنەوە کە ناوی ئیسلامی سیاسیە بزوتنەوەیکی منتەقەییە و جوابێکی جیهانی پێ نییە و ئەم ڕۆژ سەرمایهداری تا ئاخرین تەقەیداوە لە ئاخرین دەرگای حتا دێهاتی کوێرە دێهاتەکانی نەک ئێران بەڵکو کولی جیهان هیچ شتێک ناتوانێت بێ تێکەڵبوون نەگەرەما بێ زمینە سازکردن بۆ ئەمە بێ مساعدکردن بۆ نظامی سەرمایە تاو جێگە کە بە سەرمایهداری و بە بوونی ڕژیمی سەرمایهداری وەک جمهوری ئیسلامی ئەگەڕێتەوە بێ ئەمە ئیمکان پەزیر نییە و ئەمە ئەو شکستە کە بەرئەخرە هەموو ئەزانن و ئەمە حتا بۆتە باعث ئەوە کە ئەلا ڕەغەمەوە کە دووەری غەرب و ئەمریکا تاوەکو ئیسە پاڵپشتی بوون متوجه بوون کە واقعاً ئیتر تەحملی لەمە زیاتر بێفایدەیە مەبەستمەوە نییە کە بڵێن ئاوە سەرنگونتەکەن چون ئەوان ناتوان سەرنگونیکەن چون قوانینێک باسی ناکەن حتا هاتن سەدام حوسێنیان سەرنگون کوردیانەوە سەرنگون دەکەن وتیان ئێمە بۆیە شەڕەکەین لە عێراق بالاخره کارێکەکەین کە ئازادی و خۆشبەختی بێن ئەمە دیکتاتۆرە ئەمان فرمولی سەرنگونکردن فرمولێکی ئینقلابی خەڵکی کرێکار و زەحمەت کێشە بۆ ڕژیمەکانیان داناوە ئەمە قسە و باس و فۆرمول و ئوسول و بۆچوونی خودی نظامی سەرمایهداری نییە کە حەسکا ڕژیمێکی بڕوخێت بەڵام بە پڕ و پوچی پەیان بردووە بۆەوە کە واقعاً خەڵکی ئێران کۆڵنادا پەیان بردووە نەک جمهوری ئیسلامیش وتم تەواوی دووەری غەرب بە ئستحکام و ئوستواری و پایداری خەڵک و تەقابلی جدی بۆ ژیانێکی سەربەرزانە بۆ خۆشبەختی بۆ ئازادی چون واقعاً وتم تەواوی ئەمانەی لە خەڵک سند بەڵام خەڵکۆلیان لەدەوە هاتنە پێشەوە ئەمە ئەو شتەیە کە ئەمڕۆ دنیای ئەمڕۆی نظامی سەرمایهداری کە جمهوری ئیسلامی خۆی باڵێکە لەو بالئەقرە متوجه بووە کە ئەم باڵە ناتوانێت بە سادەگی لە ژێرچنی ئەم خەڵکە عەبوور کات و هەروە بمێنێتەوە دەرنەتیجە ئەو دڵە خۆشە ئەو دڵقورسی و قایمیە کە نظامی سەرمایهداری تا ئەمڕۆ بووی ئەبێ خەڵک بزانێت کەیتر نایبێ ئەم قسەم لە بۆ ئەوە نییە کە بەهامێ پێک بێنم کە بەڵێ دووەری غەرب و ئەمریکا لە پشتی خەڵکە و بۆ ڕوخای ئەبەدەن ئەمە ئەو شتە بووە کە نقطە قووەتی خەڵکی ئێران بۆ نقطە قووەتی تەبەقەی کارگەر بووە کە ئەزان ئەوان هێنایاندایان سەپان و ئەوان تاوەکو ئەمڕۆ کوشت و کوشتاری کردووە حمایەتیان لێ کردووە بەڵکو گەرەکمە بڵێم کە کارەکەی کاری خەڵک ئەوەندە مهم و گەورەی جیهانیە ئەلئان کولی پارلمانەکانی ئوروپا بۆ ئاگداییتان لە چوارچەوەی مەسئلەی ژنە خۆیان گرێداوە و خۆیان گرێ نەداوە خۆیان ئاوێزان کردووە واقعاً بە شعاری مەحساوە بەم ئینقلابەکە کە لە ساڵی ڕابردووە ماوەی 10 مانگ تووری کێشە چون ئەوە ئەبعادەکەی قەوی بوو نەیانتوانی ئەمە هەروە هینکەن حەزم بکەن و نادیدەی بگرن بۆیە عەزەمەتی خەڵکی ئێران تەنیا ئێشتا ممکنە خودی خەڵک ئەمە هینەکە ئەمە بەو ئەندازەکە لە دوورەوە سەیریەکەی نەیبینێت وە چون هاربوونی ئەم ڕژیمە و کشت و کشتارەکەی ئەو نە زۆر بووە تەسەر ئەوە بێ کە ئەم ڕژیمە ئەمێنێتەوە ئەمانەوەی پوچە ڕژیم لە ئەستانەی سقوتایە ڕژیم فقط ئەوەی ماوە کە خەڵک تەدارێکی ئەوە ببینن واقعاً چۆن لای بن واللای بن بۆ ئەوە کە خۆیان بێنە سەر حکم وەگەنە بە نەزەر من ئەم شتانە کە تۆی شارەکەکە کاملەن دروستە و وایە کە ئەمە ئەو زەنگە خەتەرەیە کە جمهوری ئیسلامی بە هەست و پێست و ئەحساسی کردووە زۆر سپاس بۆ تۆداکانە داورا ڕۆدارابی ئاخرین پرسیارەکەم شاید بڕێک مفەسەل جوابی بوێ حدودی 10 دقیقەیە وەختمان ماوە 9 دقیقە وەختمان ماوە
بە هەمووی ئەم هەموو ناڕەزایەتیە کە لەو کۆمەلگایە وجودیە ئەو هەموو نابەسامانیە ئەو هەموو فەقر و نەداری و 1001 مشکلەی تر لە جملە ئێعدام و نەبوونی ئازادی و ئەو خەفەخانەی کە دەخالەتی کردووە لە چکۆلترین و خصوصیترین ژیانی ئەو کۆمەلگا و ئەو خەڵکەی دێ و خەڵکە جیان لە فەقر و فەلاکەتەکەی بە لە حەدی ڕۆحی ڕەوانیش و خەڵکی گرفتار کردووە تەنیا فەقر و فەلاکەتەکە نییە خۆ لەو کۆمەلگایدی وەزیقی فکریی ئارام و ئارامشی کۆ خەڵکە نێژدوێتەوە ئەمە خەڵک هەمویان بخوان دەزانن و بە دروست تەشخیص شارداوە بەو دەلیلە دەکا خاڵسەکان خاڵسێکی بەرهەقی ڕوخاندنی جمهوری ئیسلامیە پرسیارەکەی منە مەدە باتەوەزێ بەم فەردا و بەم خاستە و بەم جەوەکە لە ئێرانە وجودیەدا ڕوخاندن و کێشانە خوارەوەی جمهوری ئیسلامی لە گرەوی چیە ئەبینی و پەیامی مشەخەصی عەبدوڵڵا دارابی بۆ خەڵکی کۆمەلگای ئێران بە دوای ئەم هەڵبژاردن و مەسحەکەی هەڵبژاردنی انتخاباتی جمهوری ئیسلامی چییە و خەڵک دەبێت دوای ئەم مەرحەلە چه اتفاقیەکەوێ قەتعاً خۆ جمهوری ئیسلامی بە 20% و 10% و 15%ەکەی هەر ڕۆژی ئەوەڵی دوای انتخاباتەکەی ساقەت نابێت لە قودرت نایێتە خوارەوە بەو ڕاحەتیە بەڵام عەمەلەن دەبێ خەڵک ئایا هەرەوەی نەچوونەتە پای هەڵبژاردنەکە و دانیشتن هەر تەبقی 40 ساڵی ڕابردوو و جمهوری ئیسلامی بگرێ و بکوژێ و بەدبەختی زۆرتریان بەسەر بێنێ یا ئەساسەن دەبێت چ بکەن پەیامی عەبدوڵڵا دارابی دوایەم هەڵبژاردنە و ئەم خەڵکە چه اتفاقی بکەوێت چییە فەرموو من لێرە بە جملەیەکی مارک ئشارەیەکم بە جوابی ئەم سوالت کە باست کرد ئەیدەمەوە مارکس لە جوابی سوالێکە کە پێی ئەڵێن ئەوە فەقر و فەلاقەت بالاخره گەیشتۆ بە ئەوجی خۆی وایتر انقلاب ئەبێ بکرێت جوابەکەی ئەوەیە ئەڵێ خودی فەقرەکە نییە خودی فەقر و فەلاکەت و برسێتیەکە نییە کە ئەتوانێ ببێ بە ئینقلاب ویا ئینقلاب ڕێبخا بەڵکو دەرکی پایەیی و ئەساسی خودی ئەوە کە بۆ ئەم فەقرێ تووشی ئەم خەڵکە کرد بۆچی خەڵک فەقیرەکان نظامی سەرمایەداری ئەبێ بڕۆی جوابی سوالەکەین کردو مەسەلەی ئەساسی ئەوەیە کە بالاخره خەڵکی ئێران بەو قەناعەتە گەیشتون کە جمهوری ئیسلامی مانەوەی یانێ فەقر فەلاکەت زندان کوشتار ئێعدام نەبوونی لە قەبرخەوتنە و سەنگسارکردن ئەمانە ئەو نۆرمانن کە جمهوری ئیسلامی 45 ساڵە وتوت ئەم پەیان بردووە بەم بناغی ئەم شتە واتێ پەیان بر بە بناغی ئەمە هەوڵەدەن بۆ تەدارکی ئاخرین تەلاش بۆ ڕوخانی ڕژیم منیش پێم وایە کە ئەم ڕژیمە ئەسەن لە خەوی دی وەختە لە پاریسا خومینیان بردوودایە ناو تەپانیان بەمن خەڵکا و تەحمیلیان کرد بە خەڵک ئەم ڕژیمی یەکبار مەسرەفە یەک جار دێ و ئەڕوە تەواو ڕژیمێک نییە کە جێی خۆی بکاتەوە لە چوارچێوەی نظامی سەرمایەداریە یعنی لەبار سیاسیەوە لەبار ئیدۆلۆژیکۆ ئەوانە ئەترافکە و پاشەکشێکە و بێژە من دین نیم و فڵان نیم و وەکو ئەمانی دیکە کەوێتە شوێن کاروباری سەرمایەدارێکە بۆ یەک جارە و ئەم یەک جارێش بە سلاح هاتووە و بە سلاح تا ئەمڕۆ دەوامی هێناوە بە کوشت و کوشتار بە ڕۆب و وەحشە و منیش پێم وایە کە بە ئاسانی ناڕوە و خەڵکیش پێیان وایە کە بە ئاسایی ناڕۆ بۆیە عبوریان کردووە لەم هەموو ترس و خۆف و نەداری و برسێتی و فەقر و فەلاک پەیان بردووە بەم مەوزوعە پەی بردن ئەساسی ترین شتە معنای ئەوەیە ئەکە ڕژیم بمێنێتەوە خراپترە بێ ئەوزار ئەگەر ئیسە دەستیان بگا بە دەمیان تیکە نانیان دەستکەوێ ئەوەش نامێنێ بۆچی بۆ ئەوە کە بۆحرانەکە لە ئێرانە بۆحرانێکی هەمەلایەنەیە عەمیقە ڕۆژ بە ڕۆژ خراپ و خراپترە بێ ئیسا بەرەخەرە سەرەتی ئەم کۆمەلگا فقط لە چوارچەوەی تەروریزم لە وڵاتانی دراوسێ وەکو عێراق و وەکو یەمەن و وەکو لوبنان و فەلەستین و غێرە و ئەمانە مەسرەف بێ ئەمە ڕژیم جمهوری ئیسلامی بۆ ئەمە هەوڵەدا چونە زانێگە ئەمە نەکا ئەم حەسارە ئەگەر زەربە بینی و بڕوخێت بالاخره هیچ ئومێدێک بۆ ئەو نامێنێ جمهوری ئیسلامی چاک ئەزانێت کە دژمنی ئەسلی خەڵکە و خەڵکی چاک ئەزانن کە مەیدانی شەڕ لە ئێرانایە و ئەم ڕژیمەیە ببی ڕوخێن نەبە تەمایار کەسن ئەمە مەسەلەیەکە کە ئەم 45 ساڵە ئەم تەجاربێ هێناوە هەم لەلایەکەوە بالاخره خەڵک پێگەیشتون ئەم لایەکە خودی جمهوری ئیسلامی بۆ ئەم شەڕێکی تەبەقاتیە شەڕێکی عەمیقە دوو پەرچەمە دە پەرچەم نییە و خەڵک بێ وریا بێ خەڵک ئەبێ ئەم ڕوخانە بۆ ئەوەی کاکە خۆی چێتە دەسەڵات تەدارک بینێ بۆ ئەو خۆی چێتە دەسەڵات
وقلنا لم دوروا برا بنقرا امريكا ودول الغرب ونظام سرمایه داری كم يعني لنا وبو كان لبوتشي وكو خميني ترساس كانوا دي سنه وتحميلي كان برج ابي خلقوا ريابه بهيج كام لمانا كمدعين اجر ايما بين وكو سلطنه طلبان وكو حتى بالي اصلاح طلب وكو ملي قرايه كان كاخوان امر جميع الناس شان يعني بلا فروشان بخل كيران ومبلانا بس الخلق وخوشيان خوشين درك ابي قشت قشت امشتان ليكو بنو وبر اساسي اما خوان امدا كان بو اوكياك خوان همو کس جیتر باشتر تواناترن بو او که دەسەڵات بەدەست بگرن چون پایەی ئەسڵی دەسەڵات داری بالاخره لەم ئەسرا و دواتریش اقتصاد بە وەسیلەی تەبەقەی کارگەر بەرهەم دێت و کۆڵەکەی ئەسڵی ژیان یانە تەبەقەی کارگەر نە سەرمایەداری مفتخۆر و کار نەکەر و بالاخره برهمي طبقي كارجر خوي وكو حيوان پرورده كاتو وتلاشي شكاسر كتيكو هميشه ما بيردو بوي ام برچما طبقي كارجر تقويتي اما معناه كيتشي معناه سياسي اجتماعي كيتشي معناه سياسي اجتماعي كي يك جار بو هميشه خلتي يران بازادي خوانن برابري اجن بجياني خوش اجن بالرفاه اجن بمال بزندگي بمعنويات بلابرني ارتجاع بنازي درو دلسة فساد همو مشتركة بين صلاة تاقية كان شون خوان دا صلاة خوان تسمى قرن شون جياني خوان بدس بين اگر چنه جياني هم شاتريان قبول بي وقرنا شاتري دوم الترناتيفي دوم تواوي ام قماشكة رجيم يعني هنا ودان سبانو وحتى ايساج للرجيم بالاخر يقدر يكون شونة تدرو هيتش كام باشمي امانانية پرچمی سلطنت بالاخره نسل روحانی و او پرچم یک بو که امر رژیم ادامه او بو يعني لو جنس بو ادامه بو بويا من هذا مساله كخلق بنا زمان هم دركي كدو بلام بيست دركي كبو او كواقعا خوي كوكاتو تشكلي به حزبي به بالاخره والد انفاز به او كبتوانيا بروخاني رجم بلا فاصلة علاقة خويا الكاب برشمك خويا الكاب ونشاني بابا كل الجهان كواقع يجار بوه هميشه جياني به خوش يبه شو متم لتولي ام 6 صار ام دوانا يعني اسلامي سياسي ملي جراس 6 صار ابا مشي خلقي يران قربانيه كان 54 صاري سلطنة طلبة كان بنوا على أمان 45 سنة تقريبا نودوا النص صالة أمان خليك نجيل فرقة قاجارية وغيره وذلك وهي خلق أبي أما زور بروشني ورقريت ك تعطي تأثيريش كم قبل ما نقارن قريب بوي من خليك ما قصانا كم كحقيقة أويا ك بشيك اللي هو كخلقوا أبي أمادك ومتحزب به ومتشكل به ويجي توهم ينبيه متحزب به بو كواقع كاركيبك لا هوانيش هاتون شون أقل لبيرتان بالخميني يقتل باريسا ووعدي ذاك كنوتا برابر بنو أصلا بفوت بشيك أبو خلق همو أفكار كان وهمو بوشون كان همو أحزاب كان ديني وغير دينية وأنا آزاد به ولما تعتصر حكم غير خوي غير إسلامي سياسي حركة هاو بالاخره دم تغيير رجيم عبوري كدو يا كجرايا زنداني كدو اما انا اوشتانن يعني لا فكرك اساسي تريشتا اما لايكي شيء هو ابي فازي بعدك الامر بدوايه او فاز بك تداركي سياسي تداركي تشكيلاتي وتداركي خو اماده كردن بو روخاني الرجيم بو او خود صلاه بدستوغري بتماركز نبي هيج ايديك هيج بو شونيك كتا استو ازاي لتو اتشو ايران بشكل درو بشكل ناتوني جواب قيتو به او انا كدرك لو ناوي اصلاح طلبه دليان هبو جمهوري اسلامي وانا قال لك بين امر طالبا بغربو هديك وابن وزير امام مسلسك زور سپاس وتوضيح كانت بهوايه ويكايدي جمهوري اسلامي دواي ام باصلاح البجارنا وامهم ونارضايتيا يدي نتواني وناكري بهوي مبارزات خلق خويكم كاتو بايان وسكوتي جمهوري اسلامي بيو بهواي او اتفاقا لا چن روز و چن وقتی داهاتوا زور سپاس بو بجاری تو بو توضیح کان دا عبد الله دربی سپاس بو تو بو همو بینرانی خوشویست زور سپاس بینرانی عزیز و خوشویست و متوراتی نخوتایم بشه لبرنامه روی تلویزیونی پرتو دعوتکم
بینەری ئیدامەی بەرنامەکان بن لە هەر شوێهان کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزوو دەکەم شاد و سەرکەوتن.